برایانی بەڕێزم خوشکانی بەڕێزم ئەسسەلامو عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. داواکارم لە خوای پەروەردگار بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆی، خوای پەروەردگار ئیخلاس و سەواب بە هەموو لایەکمان ببەخشێت. خوای پەروەردگار بە ڕەحمی خۆی، بە فەضڵی خۆی، بە منەتی خۆی داوای لێ ئەکەم خوای گەورە خۆمان و ئەولاد و ماڵ و منداڵمان لە فیتنەی دین و دنیا بپارێزێت. خوا شەرمەزاری ئەو ڕۆژەمان نەکا کە ئەگەینە دیداری خوای گەورە خۆی. چەند ڕۆژێکی کە خەڵک هەر لە ئێسەوە هەندێک خۆی بۆ ئامادە کردووە کە یادی سەری ساڵە. پرسیار بکەی لە نەساڕاکان بڵێ بۆ ئاهەنگ ئەگێڕن، ئەڵێن ئەمڕۆ یەکی میلادی و سەری ساڵە. ئەڵێ ئەی بۆ؟ ئەڵێ لەبەرەوەی عیسا لەدایک بووە. ئەی عیسا لە لای ئێوە مەکانەتی چییە؟ خوایە یا بەشێکە لە خوا یا کوڕی خوایە؟ بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارە و ئەو بەڵگانەی کە ئەی خوێنین ئەڕۆینە خزمەت ئیبن قەییمی جەوزی کە لە ساڵی 751 وەفاتی کردو. ئەو عالمانە کە خوا قبوڵی پێداون کە زانابوون بەکردەوە سەلماندیان کە ئیش بە علمیانەکەن لە کتێبی ئەحکام و ئەهلی ذمە لە بابی فەصل فی تەهنیئەتیهم پیرۆزبایی کردن لە جەشنەکانی بێباوەڕەکان مجلد 1 لاپەڕەی 441 ئەفەرمێت وأما التهنئة بشعائر الكفر المختصة به فحرام بالاتفاق. پیرۆزبایی کردن لە دروشمە کوفریەکان کە تایبەتە بە کافرەکانە بە ئیتیفاق بە ئیجماع. دەرسی پێشووی کۆمەڵە ئیجماعم خوێندووە کە دین ئەو دینەیە ئەصحابی پێغەمبەر و تابعینی لەسەر بووە کە پێغەمبەر باس لە دینەکەم لە ئوموری دنیا ئێمە ئوموری دنیا لە کافری شوەرەگرین، بەڵام دینمان لە خوا و پێغەمبەر صلی الله علیه وسلم بە تێگەشتنی سەحابەکانی پێغەمبەر وەریەگرین. کە ئەڵێ حرام یانی چی؟ خوا مەنعی کردە لە ئێمە. نمونە ئەڵێ مامۆستا وەکو چی لەوەشە من هەڵە لێ تێگەشت مەڵێ مثل أن يهنئهم بأعيادهم وصومهم. پیرۆزبایی کردن لە ڕۆژی جەشنەکانیان و ڕۆژوگرتنیان ئەڵێ فيقول عيد مبارك عليك، ئەمڕۆ جەشن پیرۆز بێ، تهنأ بهذا العيد ونحوه، وێنەی ئەمانە ئەنجا گوێ بگرن لە فتواکەی. فهذا إن سلم قائله من الكفر فهو من المحرمات. ئەگەر بێوەی بێ و کافر نەبێت، چونکە تۆ کە کەسی عارەقە خوا بڵێ ئای نوێژیانت بێ پیرۆز بێ و عارە خواردنە حکمی عارە خواردنەکەت هەیە، مەعسیەتەکەی ئەو چۆن پیرۆزبایی لەسەر تاوان نەکرێت؟ ئەگەر بە سەلامەتی لە کوفر دەرچێ ئەوە لە حرامەکانە. ئێ باشە چی حرامێک؟ وهو بمنزلة أن يهنئه بسجوده للصليب. وەکوایە پیرۆزبایی لێکا کە سوجدە ئەبا بۆ سەلیبەکە کە قورئان ئەفەرمێ عیسا نەکوژراوە. ئەوان ئەو زائیدەیان مانای وایە قورئان وانێ عیسا کوژراوە. ئەمەیە خوا پەنامامدا لای ئەوان بێ باوەڕی بە قورئان، یەکێ لەو ئاەتانی کە باوەڕیان پێی نییە. بل ذلك أعظم، گەورەترە، إثما عند الله وأشد مقتا من التهنئة بشرب الخمر وقتل النفس وارتكاب الفرج الحرام ونحوه. خوا پەنامە لە دوای کوفر و شرک چی گوناهێ گەورەی؟ هیچ وەکو قەتڵ نییە. ئەڵێ ئەم گوناهە کە ئومەت ئاسان بۆ تۆ لە لای نابینن نەسڕانیەک یەهودیەک لە جەشنی ڕەمەزانە یا قوربانە شتێ تەوزیعکە حیوانێک سەر ببڕێ بڵێ لە بەرەو جەشنی مسلمانانە. دائیمەن ئینسان کە خۆی بەکەم زانی تەقلیدی ئەواناکە لە خۆی مهمترن. قەت بینیتانە خەڵکی خۆی بە گرنگ بزانێت تەقلیدی کەسێ بکات لە خواری خۆی بێ؟ ئەمڕۆ لە ئیسلام دوورکەوتوینە تۆ ئێمە لە جای ئەوەی قورئانە فەرمێ چاو لە محەممەد المستەفا بکەن، ئێمە چاو لە دوژمنانی پێغەمبەرەکەین صلی الله عليه وسلم. ئەڵێ ئەم گوناهە گەورەترە، زیاتر خوای گەورە توڕاکە لەو گوناهەی کە کەسی عارەق بخوا، نەفسێک بکوژێ، زینا بکات. خوای گەورە پەنامدەی لە هەر گوناهی بێتە خوارۆ جگە لە کوفر و شرک وەکو ئەو چوارە نییە. بەڵام وكثير ممن لا قدر للدين عنده يقع في ذلك. زۆر لەوانەی کە قەدری دینیان لا نییە کەونەوە. هەر لە ئەمڕۆ خەڵکی خۆی ئامادە کردە بڕە بۆ دوبەی، لە ئێستا خۆی ئامادە کردووە بڕۆ بۆ فڵانە وڵات، ئەو پارە بە حەڵاڵی دەستێنێت. ئەگەر 8 گڵا سەرف کا بڕە بۆ عومرە، ئەخلاقێکی جوان بێنێتەوە، خەڵکێکی زۆر لۆمە و گلەیەکە.
بەڵام 80 دەفتەر لە تەقلیدکردنی شاجوانێکە سەڕ بکەن کەس قسەیەک ناکات. 80 ماڵی پێیەکی قەمەرەیەکیان پێسەندن کەسابەتی پێ بکەن. 160 ماڵ یەکیەکی $50 پێدان نەوتەکەی زستان بکڕن. لەبەر ئەوەی برا بەڕێزەکانم خوشکەکانم ئێمە سەرمان بەرزە بە ئیسلام، شەرمیشی لێ ناکەین، بە حرام بڵێن حرام، بە واجب بڵێن واجب، و جگە لە پێغەمبەری صلی الله عليه وسلم کەس پێشەوامان نییە، جگە لە قورئانی هیچ بەرنامەیەکمان نییە، جگە لە دینی خوای گەورەش هەموو شەرعی بە باتڵە زانین. جا کەوا بوو ئەڵام کەسێکە لۆمە و پیاوە و ئافرەتە لۆمەی دوای مناڵەکەی نەکا کە خراپ دەرچێت. اینجا شێخە فەرمیێ وەلا یەدری قبح ما فعل، نأزاني قبيحي وناشرين فعل قوليك. فمن هنأ عبدا بمعصية أو بدعة أو كفر فقد تعرض لمقت الله وسخطه. هركز بيروز باي بكا لتاوانيك لبدعية لكفر خوي والي كردوه، خوي تعرض كردوه توري خواي پروردگار. أمتي أما بياو چاكاني أم أمتي إسلاما نەک لە کافر پیرۆزبایی بکەن لە یادەکانیان، لە مسلمانێ کە زاڵم ئەبوو وەسی منصبێکی وەرەگرت نەیانەوێ بڵێ پیرۆز، نەیانەوێ بڵێن پیرۆزتان بێت. ئەفەرمیێ وقد كان أهل الورع من أهل العلم يتجنبون تهنئة الظلمة بالولايات. خوانیان ئەپاراز بە زاڵمێ بڵێ پیرۆزت بێ قوربانە و منصبە تازت، بەڵکو خۆیان لە کەسێک ئەهلی علم نەبووە بووە بە قازی نەیانەوێ پیرۆزبایی لێ بکەن، نەو گوناهانەی کە ئەیکا بەبێ علم ئەم تاوانی نەگات. بەڵام ئەڵەیشی خوا پەنامامدا ئەمڕۆ حاڵمان گەشتۆتە ئەو حاڵەی کە ئێستا لە پارە سەرفکردن لە تێکەڵی لە ئارە خواردن لە پیرۆزبای ئەو هەموو تاوانە ئەیبینن. واللهی ئەم ئیسلامە لەسەر دەستی کەسانێک سەر ناکەوێ لە سەدا 90 بۆ ئیسلام بێت 10 بۆ نەفسی خۆی بێت. خوا بێمنەتە هەمووی وەکو مەلایکە بێ مڵکی خوا زیاد ناکات، هەمووی وەکو شەیطان بێ خوا پەنامام دەدوو لە ڕووی جەنابتانەوە بیسەرێ مڵکی خوا کەم ناکا. خوا عەبد تاقیەکاتۆ کێ بەڕاستی خوا پەرستیەکە کێ بۆ خۆیەتی، کێ خۆی لە بەرچاوە مەسلحەتی ئەم لەکوێیە ئەگەر ئەو شتە ڕوو بدایە ڕوو نەدات. بۆیە زۆر کەس خوای گەورە حەلیمە سەبرەکە عەبدی خۆی ئابڕوو نابات، پەردە لەسەر ناشینیەکانی هەڵنادا، بەڵام ئەو کەسەی کە وای لێدێ ئیلا مستحەقە. این ئەو کەسانی بۆ مەجدی خۆیان حتى ئیشی ئیسلامی شەکەن لەبەرەوەی بڵێن ئەی پێغەمبەری خوا ڕاست چییە کەسانێ جیهاد ئەکەن بۆ ئەجر و بۆ ذیکر ناویان بەرن. لا شەیئە لە لا شەیئە لە لا سێ کەڕەت فەرمی هیچی دەست ناکەوێت ئەو کەسە. جیهاد ئیشەکە بۆی کە نەخێ بڵێ کەسێکی ئازایە بۆ ناوی خۆی، علم بڵاو کەرەوە بۆ ناوی خۆت، پارە ببەخشە لای خوای گەورە هیچ، بەڵکو جەهەنەم بەوانە هەڵەگیرسێنن. کەوا بوو براکانم خوشکەکانم، ئێمە ئەمەوێ بڵێم موالاتی کافرە لەم یەکیەکە ئیتر خەڵکەڵێ ئەمڕۆ گۆڕاوە وەختی نەماوە. دین ثابتە، دین ناگۆڕێ. ئەسڵی ئەو ئیشە بووە چی بووە؟ ئەمە خاڵێک تەئیدکردنی ئەو خەڵکەیە لەسەر پوچی واتڵیان. ئەی بەڵا ئەی باشە گەرە ئەو پیرۆزبایی لە من و تۆ بکات، ئەوەی کاکە ئەو ڕۆژی جەشن تێتە پێرۆ، ئەوەی ئەو پیرۆزبایی لە من ئەکا من دینێکی حەقمەیە، ئەو دینەی ئەو باتڵە نەسخ بۆ تۆ. حتى ئەمە لە دینی خۆشیە هەبێ مەشروع بێ یا بیدع بێ، دینی ئیسلام نەسخی کردووەتەوە. دینی ئێمە قورئان و سنەتە. بۆیە عولەما ئەفەرموون ئەگەر بێت و ئەوان پیش پیرۆزباییمان لێ بکەن تۆ پیرۆزبایی لەسەر حەقێک لە تۆکە، ئەوەی ئەو باتڵە تۆ نابێت لەسەر پوچ پیرۆزبایی لە خەڵک بکەیت. ئەی تەحاملکردن لەگەڵ ئەو خەڵکە. قرآن پێمانە فەرمێ لا ينهاكم الله عن الذين لم يقاتلوكم في الدين ولم يخرجوكم من دياركم أن تبروهم وتقسطوا إليهم إن الله يحب المقسطين. خوای پەروەردگار نەهیمان لێ ناکات، ڕێگەمان لێ ناگرێ ئێمە ئەوانەی کە قیتالمان کافری چی محارب نین لە خاک و ئاوی خۆمان دەرمان ناکەن کە ئێمە بە چاکە لەگەڵیانە بە عەدل لەگەڵیانە بجوڵینەوە. کابوو پێویستی بە یارمەتی تۆ یارمەتی ئەدەی، سەردانی نەخۆشەکەی پێویستت بە خوێنت بۆ خوێنی ئەدەیتێ، زوڵم حرامە لێی، زوڵمی لێکرا دیفاعی لێ ئەەکەی لەگەڵ مەزلومیەتی ئەوی، بەڵام مشارەکەی تاوانەکەی ناکەیت، مشارەکەی تاوانی مسلمانیش ناکەیت. هاونەوە کە کەسێ بڵێ نەخێر تۆ هەموو حەقی هاوسێتیەکەی لەگەڵا ئەدەی، ئەوەی پێویستی بوو پێویستیە دنیا محتاجی هەموو یارمەتی ئەدەی. ئێ باشە ئێمە قورئان نەهی لێ کردوون شوێنی هەوا و ئارەزویان بکەوین. خوای پەروەردگار بە پێغەمبەری ئازیز فەرمیێ صلی الله عليه وسلم
قل يا أهل الكتاب لا تغلوا في دينكم غير الحق. أي محمد ما نصارى كان بلي أي أوانيك أهل كتابا زيادة رأي مكان لدينتان كوابو أما بو بيغمر بو منو توشة ئەمڕۆ زۆر شت بۆتە هاوڕێیەتی لەگەڵ کەسێ بەرنامەی کە هەڵە بژێرێ خەیناکە تۆ مەعاشەی لەگەڵەکەی بەڵام ئیقراری تاوانەکەی ناکەی پێی ئەڵێ ئەمەی تۆ ناحەقە دینی خوا حەقە بەرنامەی خوا حەقە تۆبە بکە پێشەوەی بمری نەک زۆر جاری وایە لە برا موسڵمانەکەش لۆچێ خۆشترت بێت ئەمە فیتنەیە خۆشەویستی ئەعمالی دڵە نابێ موسڵمان کافری خۆش بێ بەس تەعاملی جوانی لەگەڵاکات کەوابوو ئەمە ئەمری خوایە بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم پاش پێغەمبەر بۆ من و تۆیە ئەوانەی کە ئەڵێن ئەمە ئاەتەکە غلویان لە چی کردووە وتیانە عیسا کوڕی خوایە نەهیان لێ بکەی محەممەد پێغەمبەر صلی الله علیه و سلم کەوا من و تۆ نەکە بێ پیرۆزبایی لێ بکەم ڕێگای لێ بگرم ئەو هەموو عارە خواردن و تێکەڵی و فاحشە و تاوان و زوڵم و ستەم ئەکرێ تۆ بێت نەهی لێ بکەی ولا تتبعوا أهواء قوم قد ضلوا من قبل وأضلوا كثيرا شوێنی هەوا و ئارەزوی ئەوانە مەکەون کە لە پێشا گومڕابوون لە ڕێگا لایاندا ئەمیش بۆ یەهود کە قسەی بە کێ ئەوت بە دایکی عیسا مەریەم ڕێسەریان لە خەڵکی تێکدا بوو و ئەمانە لە ڕاستە شەقامەکە لایەنداوە وەکو تەبەریە فەرمێت شەیخ المفتي ئەمە خیتابی خوایە بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو دوو خاڵەی کە من ئیشارەتم پێ کرد پاشان بۆ ئێمەیە کەوابوو ئەمە ئایا ئەمە هەوا و ئارەزوو نەبێت چییە توخوا لە دینی مەسیح خۆی ئەو پۆشاکە ئەو تێکەڵیە ئەو هەمووە لە ئەسڵی دینیانە حەڵاڵ یا حرام وڵا حرامە کەوابوو من و تۆ بێن نەهی لێ بکەین نەک پیرۆزبایی لێ بکەین و مشارەکەیان بکەین